ئەمە وەک ناوەندی تاجەڕۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستین بە کردنەوەی پێشەنگایەک بۆ کار و چالاکیەکانی ئەو چەند ساڵی ڕابردوو ڕێکخراوەکەمان لەو پێشەنگایەدا چەندین وێنەی ئەرشیفی و ئەو کار و چالاکیانەی کە ناوەندەکەمان لە ساڵانی ڕابردووە کردوێتی نمایش کراوە و ئەوەی جێگەی شانازیە بۆ ئێمە جێگەی دەستخۆشی بۆ ئێمە کە ژمارەیەکی زۆر لە چین و توێژەکان لە قوتابیان لە قەزای شارەزۆر ئامادە بوون. خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ بەشدار بووم لە ئەرشیفی وێنەکان و دەستی ئەو براو خوشکانە ماندووبوونیان ئەگوشم کە پاش 14 ساڵ توانیویانە کە خەرمانێک کۆ بکەنەوە بەڕاستی کەمایی دڵخۆشیە و ڕۆڵی خوشکانیش ئەگەر تۆ سێری وێنەکان بکەی لەوانەیە ڕۆڵی خوشکان زۆر ئەگەر نەڵێم زیاتر بێت لە ڕۆڵی برایان لە ناوچەکەدا بەو حکومەی کە خۆشم لە ناوەندی ڕێکخراو و لە ناوەند کارم کردووە و هەرواش بووە و خوشکان هەمیشە سمبولی پێشکەوتن بوون و هەمیشە خوشکان شان بەشانی برایان زیاتر لێرە کاریان کردووە و زۆر جار لەوانەیە کۆمەڵێک کاری ناوازەمان کردی بێت کە بەشدار بووبووین وەکو خوشکان ئەتوانم بڵێم لە ئاستی ناوچەکەیە کەموێنە بووە.